پێشەکی بەخێرهاتنتان دەکەین بۆ ئەو ئاهەنگە پیرۆزە کە پیرۆزترین ئاهەنگە کە ئاهەنگی دەرچوونی قوتابیەک لە قوتابیەکانی ئێمە سەنتەری فێرکردن لە بەرکردنی قورئانی پیرۆز بنکەی هەریر کە قوتابی چوارەمە لە بنکەکەی ئێمە تەخەڕوز دەکات دەردەسی بە قیرائەی حەفسان عاصم هەستان بە سازدانی ئاهەنگێک بۆ ئەو برا بەڕێزەمان کە ناوی محسین کچیل ئەحمەدە کە قورئانەکەی هەموو لەبەر کرد بە قیرائەی حەفسان عاصم لە شارۆچکەی حەریر. من ناو محسین کچیل ئەحمەدە خەلکی ئامۆکانم دانیشتووی باتاسم لە 2014 توانیم بەشداری قورئانی پیرۆز بکەم بۆ لەبەرکردن لە خوای گەورە بە زیادبی لە 2014 تاکو ئێستا هەموو لەبەرم کرد و بە شایەدی ئەو هەموو خەڵک و مامۆستاکەم ئینشاءالله. شێوازی لەبەرکردن ئەو بەیانیان پاشی نوێژی بەیانی لە مزگەوت دەمامەوە لێدی قورئانم لەبەرە کرد دواتر تا نوێژی سێشتەنگا ئەو کات دەگەڕام بە ڕۆژانەش مراجعەم لێ کردەوە و لە قورئانی خۆی لە خوای گەورە بە زیادبی توانیم بەماوەی نێزیک 5 ساڵ قورئانەکە هەمووی تەواو بکەم. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ولله ملك السماوات والأرض والله على كل شيء قدير إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. أوش ئیجازەی قراءی حەفسە کە هەموو هەر قوتابیەک هەموو قورئان لەبەر بکە ئێمە ئیجازەیەکی ئەو های دەدەینێ ئەوە شەهادەیە کە لە دنیادا ئینشاءالله ئەوە دەبیتە شەهادەیەکی بۆ قیامەتیشی ئینشاءالله تعالی. پیرۆز مبارەک بی کاک محسین ئەوەش پیرۆز مبارەک ئینشاءالله نەخشەبی لە زۆر قوتابی دیکەش ئینشاءالله زیاتر